بەخشیندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جود و کەڕەم لە صیفەتە زۆر زۆر گرنگەکانی مرۆڤایەتین ئەڵێ فڵانە کەس زۆر سەخیە ئێسەیش باسی هەزارەها ساڵی پێشوو ئەکرێت کە پیاوێکی سەخی هەبووەتیایە ناوی ئەبرێ مەسەلەن ئەوترێ حاتەمی تەی پیاوێکی زۆر سەخی بووە پێغەمبەر ئیبراهیم زۆر سەخی بووە حتا تەنانەت سەخاوەتی پێغەمبەر گەیشتۆتە حەدێ بڵێم ئەوانی تێپەر کردووە سەخیەکانی پێشووی تێپەر کردووە تەسەورەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان پیاوێکی مسلمان وەکو ئێوە ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلوبەرگەکەی ئەوە نییە بەرگەی زستان ناگرێ بۆی عابایەکی بۆ دێنێ و جلوبەرگێکی بۆ دێنێ بۆی بەرگەی زستان بگرێ هەر ئەی کاتە بەری و دەرئەچێ یەکسەر مسلمانە داوایەکە یەکسەر مسلمانێ لەنا ئەو مەجلیسە داوایەکە ئەڵێ پێغەمبەری خوا ئەگەر بکرێ ئەو عابایە بدەیتە من سیرکەن خۆشەویستەکان يعني ئەو موقفێکی زۆر صعبە بەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتەوە ماڵدایەکەنێ و شتێکی ترە کاتە شانی و ئەی پێچێتەوە ئیداتە ئەو پیاوە سەحابەکان زۆر بێتاقەتە بن ئەڵێن بۆ واتە کرد بە کابرا پێغەمبەری خوا خۆی زۆر پێویستی پێ بوو ئەویش ئەڵێ وەڵڵاهی من نیەتم خێر بوو وایە نیەتم ئەوە بوو ئەم عابایە بکەم بە کفنی خۆم کاتێک کە ئەمرم بیکەم بە کفنی خۆم چونکە پێغەمبەری خوا دەستی داوە پێوە یعنی بۆ مبارەکی سەحابەکان ئەیگەڕنەوە ئەڵێن ڕۆژێ لە ڕۆژان نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای شتێکی لێ بکرێ و نەیبەخشێ هەر شتێ هەی بووە خەڵک داوای کردووە دایە پیان جاری وا هەبووە وەکو لە هەندێک لە ڕیوایەت هاتووە 90,000 درهم لە یەک کاتا بە بارێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناوی مزگەوتە دایەنن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی بەخشێتەوە بە مسلمانانە هەر یەکێ و شتێکی پێدا حتا تەنانەت ئەوترێ بە چون کردوێتێ ناو داوانیان ئەوان داوانیان کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چون کردوێتێ داوانیان یعنی ئەوە پارەکە زۆر بووە لە ئەخیرا 1 درهم بۆ خۆی نایەڵێتەوە 1 درهم بۆ خۆی نایەڵێتەوە ئەخر زۆر زەحمەتە خۆشەویستەکانم خۆت حاڵت وابێ لە ماڵەوە و ئەو پارە زۆرە خۆ هیچ نەبێت تۆش وەکو مسلمانان بەشێکت بەرەکەوێ بەڵام سەخاوەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاوازە سەخاوەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاوازە